کۆچکردن بەرەو هەندەران لە پێناو دەستەبەرکردنی ژیانێکی ئارام تا دێت کارەساتی گەورەتری لێیەکەوێتەوە. مەرگی خێزانێکی 6 کەسی کوردی کەرکووک لە دەریایی جا یەکێکی ترە لەو کارەساتانەی بەهۆی کۆچەوە دڵ و دەرونی کەسوکاریان و کەرکووکیەکانە هەژێنێت. وترو تێچوون بۆ خۆم بۆ خارج خۆی و 5 منداڵ و خێزانەکەی بوون لە پێش دەڕۆژ بوو. وتر ڕۆژی جمعە سعات 9 شەو تیوا دەرەچینە چین بۆ یۆنان سواری بەلەمێ بوون بۆ خۆیان 18 نەفەر بوون هەمووی خەت کەرکووک بوون. وتر لە ڕێگا پێشەوەی بگەنە یۆنان پەلەمەکە پیان وەرگەڕا کە وەرگەڕا لەو 18 12 مردن. لەو 12 6 نەفەری خۆمان بوو کە براژنێکم و 5 منداڵی بوون. ماڵ و مناڵ و خێزان و 5 مناڵ کەوتە ئاوەکەەوە داوامان داواکاری عەلەقەل تەرمەکانمان بۆ بگەڕێنەوە. تەرمەکانیان ئەڵەن 4 تەرم دۆزراوەتەوە لە ئاوەکە ئێستاش تەرمی بڵێن دایکیان و مناڵێک کوڕەگەورەکە 11 ساڵن لەناو ئاوەکە نەدۆزراوەتەوە. باوکیشیان لەوێ سەرگەردان بۆ کوشێتی لێ هاتووە نازانێت چی بکات. گەنجەکانمان لەبەر بێ ئیشی بێکاری ئەڕۆن بۆ وڵاتی دەرەوە بۆچی عین لە وڵاتی خۆمان ئیش و کار هەبێ بۆچی ئەڕۆن. کەسوکاری قوربانیانی ئەو کارەساتە جگەلەوەی هۆکاری کۆچی خێزانەکە جێڕنەوە خوازیارن چیتر هەو نیشتیمانانی ئەم وڵاتە ڕێهات و نەهات نەگرنە بەر. خەندە 16 ساڵ بوو. هێلین 10 ساڵ بوو. عەبدوڕەزاق 11 ساڵ بوو. ئای ڤانم ساڵ چووە مەکتەب 6 ساڵ بوو. زۆر خۆشمەویست ئەو کچیان کچێ زۆر عاقڵ و ئەم خێزانە کوردەی کەرکووکە لە دەریایی جەبوونەتە قوربانی لە 6 کەس پێکاتون کە بریتین لە دایکێک و 5 مناڵ و باوکی مناڵەکانیش کە بەتەنها ڕزگاری بۆ گەشتۆتە یۆنان باری دەرونی لەو پڕی خراپیدایە و لە چاوەڕوانی دۆزینەوەی تەرمی هاوسەرەکەی و مناڵەکانیدایە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.